پێنج نوژەنێن شەڕی جیهانیە دوێ و ژیانە ڕۆژانە گوهڕان دەرزێن گرێپێ یان لقاحەت ئینفلەوەنزا نەخۆشیان ئینفلەوەنزا لە ساڵێن 1970 و 1990 باندۆرێک مەزن لەسەر شەڕی جیهانیەکێ هەبوو و ئارتێشا دەورەتی یەکبووی هشت کۆدەرزیە یەکەم دژی ئینفلەوەنزا پێش بێخ و زانیاران دەست بە قەتاندنا ڤایرۆسن ئینفلەوەنزا کرد لە ساڵێن 1930 مۆتۆرن بالەفڕایان محرکە تائیرات فرانک وێتل ئەندەزیارێکی ئینگلیزی دهێزە هەوایە کۆ یەکەم اختراعی مۆتۆرە تۆمار کرد لە ساڵە 1930 لە یەکەمین وڵاتێک و فڕۆکەیان تەیارە ئاژۆتی ئەلمانیا بە گواستنا خوینیا پلاسما دەدەما شەڕی جیهانیە دوێدا جەراحێکی ئەمریکی بناوێت چارلز دراو ئەستانداردکردنا هەلپەڕینە پلازمایە خوینێ ji بۆ بکارئینانە پزیشکی کۆمپیوتەرن ئلکترۆنی di salên 1940دا پەیڤا کۆمپیوتەر ji kesên piranî jin re dihate gotin ku di dema şerê cîhanî duyemînda bi destan hesab tevlî hev dikir. Radar taqîgeha tîşikdanê ya girdayê peymangeha Massachusetts ya teknolojiya. Di salên 1940da di pêşkeftina teknolojiya radarda rolekî mezin hebû.